بناوخوا من سمیه فتاحی لە 4 سنە بدنیا دکەم لیسانسە حسابداریم ولی هەر لە مناڵیەوە عەلاقەیەک فرەم بوو بە هونەر و کاردەست ئەوە کە هەمیشە لە کارگەل هونەری مەدرسە شرکەتمە کرد و مەقامەمە هاورد لە تایمێکە نازوکاریم کار کردگە سیاقەڵەم کارم کردگە لای ئاغای عوسمان نیکمەنیشەوە و گوزەریە تا دانیشگا متاسفانە ئەو شتێکە حەزمە کرد و عەلاقەم بوو نەچووم حەسابداریم خوێند ولی لە تایمێکە دیمنا واقعاً عەلاقەمەز بۆ هونەر بە تەک چەرم ئاشنا بووم کارە چەرم و کلاسیکەل ئامۆزشی چەرم چووم و لەو وەختەوە لە ساڵە 94ەوە من کار چەرمەکەم. وەختێکە کارە چەرمم شروع کرد زانیم کە کارە ئاسان نییە سەختە واقعاً چون لە ئەوڵەوە بیشتر بە کار دەستمان ئەنجامەدا چەرم خۆی چون زەخیمە کارکردن پێ سەختە بڕۆشی سەختە سوراخکاری کوناکردنی سەختە بەخاترەوە کارە ئاسان نییە وەلێ ئەگەر عەلاقەت بێت ئەگەر حەزکێ بۆ کارە نەشۆت نییە ئەتوانی ئەنجامی بیت و کار خۆشیەکە. من خۆشحاڵم کە لە دەورەی کار توانیم سریە خانم جەسب بکەم کارەکەم گەورەکەمەوە و کارگاکەم تەوسعە بەم و بتوانم لە دەورەیەکە بم بە کارئافرینە نمونەی ئوستان هەم بۆ خۆم شانازی و خۆشی بوو هەمەوەی کە توانیم کۆمەکێکم بۆ خانم گەلە کە بتوانن ئەوانیش مەنبع دەرامەدێکیان بێ بۆ خۆیان و زندگیەکەیان.